ئەژین تووشبووی نەخۆشی داونە و بە وێنە و کارە دەستیەکانی بەشداری ئەم پێشەنگایی کردووە. وێنەکانی هاوشێوەی خەونەکانی خۆی ئومێدی نێبوونەوەیان تێدا دەبینرێت. ئەو ڕەنگانە چ ڕەنگێک کاتوانانی ڕەنگەکە؟ ئەوە خەسە، ئەوە مووە، شی، پەمی، ئەوە هەنان. دایکی ئەژین بۆ هاوکاریکردنی منداڵەکەی خۆی و منداڵانی تووشبووی داون بووەتە مامۆستا لە یەکێک لەو سەنتەرانەی ڕاهێنان بە منداڵانی تووشبووی نەخۆشیەکە دەکەن. گەشتم مامۆستای ئاسایی بووم، بەس کە کچەکەم وا بوو، ئیتر کە کچەکەی خۆمم بینی حەزم کرد یارمەتی مناڵانەیش بەم ئەم مناڵە خوان زۆر پەری و پاکن، مناڵێکی ئاسایی، مناڵێکی بڵێن عاتفی. حەزم کرد لەگەڵ یانە بوو لەبەرەوەی کە کچەکەی خۆشم هەلەگە وایە لە کچەکەی خۆ تێگەشتم حەزم کرد لەگەڵ ئەمانیشە هاتێ بکەم لێیان یارمەتیان بم. هەموو ئەو وێنانەی لە پێشەنگایەدا دەبینرێن لەلایەن ئەو منداڵانەوە کێشراون کە تووشی نەخۆشی داون بوون و لە سەنتەری داون سیندرۆمی سلێمانی ڕاهێنانیان وەرگرتووە. ئەگەرچی سەنتەرەکانی ڕاهێنانی تایبەت بە تووشبووانی نەخۆشی داون بە شوێنێکی گرنگ بۆ ڕاهێنانی منداڵانی تووشبوو بە نەخۆشیەکەدا دەنرێن، بەڵام زۆرینەی سەنتەرەکان بەدەست چەندین گرفتەوە دەناڵێنن. وڵای کێشە و گرفتەکانمان ئێمە وەکو سنتەر ئەگەر بینای باشتر هەبێ، گونجاوتر هەبێ، گەورەتر هەبێ، بۆی زۆرترین مناڵ بوو بەشەکانیش جیا بکرێتەوە باشترە. بەڵام لە هەموو حاڵەتێکە هەبوونی ئەم شوێنە باشترە لە نەبوونی، چکم ئەگەر ئەوەش نەبێت یعنی بەڕاستی ئەو مناڵانە ئێستا لەم شوێنەیە و من و تۆ لێرە قسەمان لەسەر ناکردن، ئەمە خۆی بۆ خۆی هەر شتێکی باشە. وڵی لە دوای 15 ساڵەوەی تر هیچ شوێنێکمان نیە لە قوتابخانە ئاساییەکانیش کە بەرنامەی با بڵێن بریتیش کانسڵ جێبەجێکەن مناڵانی خاوەن پەیداویستی ئەگەرەگەنە قۆناخینەوە ئیتر هیچ شوێنێکمان نییە لەبەرەوەی سیستمەکەمان بەو شێوە دەسەڵاتی ئێمەیان نییە، یعنی بەو شێوەیە. کۆنیشانەی داون ناڕێکێکی جێنەتیکیە و منداڵ بە کڕۆمۆسۆمێکی زیادەوە لەدایک دەبێت، واتە لە بری ئەوەی 46 کڕۆمۆسۆمی هەبێت 47 کڕۆمۆسۆمی هەیە. بەپێی داتای نەتەوەیە گرتووەکان لە 1000 منداڵ یەکێکیان منداڵی داونە. خۆشی سەیدا، میدیای سبەی، سلێمانی.